ولی بنا رانی دیروش عراقی گشت که ویراده که هند بینن بگمان هر کدی چه خرابتر دبه روش دجوارتر دبه والایت نوا آلیان دا پیتر دبه برفرهتر دبه بستالکی وان پیتر تون دبه پیتر جمدیگیری دبه ورئيس ميسر الشماري او اندام مكتب سياسيات افجار الوعي ج بغداد گلمه رئيس ميسر دماتا باش به ایدی بگمان خو نشاندان چونه هفدم انکل بردم جواتا بلندا دادوریه راوتا صدر جید بیجه اف جواته بگمان پالپشت که آلیه که سیاسی دیاری کریه که واتا گلو تو به پیشات چاد بینی سڵاوتان لێبێت بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24 بەڕاستی ئەم خۆپشاندانانەی دوایی و ئەوەی کە دوێنێ ڕوویدا بینیمان لە بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری کە مانگرتوان دەستیان کرد بە بنیاتنانی خێمە ئەمە لەسەر دەرئەنجامی کۆمەڵێک پێدراو بوو کەەوە سەدرەکان هەیەیان بوو بەرامبەر بە ئەنجومەنی باڵای دادوەری ئەویش بە پرسی یەکلاکردنەوەی ئەو ناوکەکە سیاسیانەی کەوا هەیە و دەبواە دەسەڵاتی دادوەری ئەنجامی بدایە ئەوەی سەدر ویستی بیگەێنێت ئەوەیە لە ڕێگەی ئەو خۆپشاندانانەوە ئەوەیە کەوا دەبێت ئەنجومەنی باڵای دادوەری ڕۆڵی خۆی بجێڕێت و ویستی بڵێت کە نابێت بکەونەژێ کاریگەری هیچ لایەنەکایەوە ڕەنگە لایەنێک هەبێت کاریگەری لەسەر ئەنجومەنی باڵای دادوەری هەبێت بۆیە دەبێت بێلایەن بێت و دەبێت بەژەوەندی هەمووان و گەلی عراق لە بەرچاو بگرێت نەک لایەنێکی دیاری کرا و ئەمە بابەتێکە زۆر ڕوونە دەبینی کاتێکە کە بەشێک لە هاوڵاتیان دەڕۆن ڕێگا دەگرن لە پەخستنی دامەزراوەیەکی گەورەی وەکو دادوەری کە کاریگەرە واکەن کە کارەکانی ڕابوەستێنی ئەمە کارێکە کە حتمما ڕنگدانەوەی جیاوازی دەبێت لە ئاستی ناوخۆی و نێودەوڵەتیش و چارەسەرکردنی ئەم کێشانەش تەنیا بەو ڕێگەیە دەبێت کەەوە بێت و دەستێوەردانە بکرێت و بەپەلە چارەسەر بکرێت یعنی بەڕاستی ئەگەر بێت و ئەم بارودۆخە لە عێراق بەردەوام بێت بەم شێوازە وەکوی کە بینیمان ڕەنگە بەرەو خراپتر بڕوات ولی هەڵبەت سەرنج سەرهەندێ هەیەک و بارا پتری دام و دەستگەین دەوڵەتێ جه سروکاتین و جباتا دادوریه سرکماریه سروک انکو جباتا وزیرانا پارلمان علی تگوتن که اول گور دستوری تعامل ناکن سر دریه ناکن دستور که خنایت بجی کرن و پابندی دستالاتین خواهی دستوری و یاسایی نابن بگمان هره کشان آراسته که سیاسی وان دلوینه گلی جاران بنمونه جباتا دادوریه گلی جاران بریارن وان و که تیار صدر جدی بیجه که واتا گلو یعنی اول عراق تیتا دیتن اول سرجاده تیتا دیتن جاده پتر تیتا آزراندن ایراوش برف کی بچید بەڕاستی تەمەشا بکەن ئەوە گەر بەردەوەخەکە بەم شێوازە بەردەوام بێ وەکوی کە هەیە واتە پەرلەمان پەک خراپێت بەهۆی ئەوەی کە خۆپشاندەران لەوێ هەن و ئەگەر هات و ئەنجومەنی باڵای دادوەری بوەستێت و لە کار بخرێت کەواتە ئێمە لە بەردەم دیمەنێکی ترسناکین واتە حکومەتش کاربارەکەرە دەبینی توچوی هەماهنگی داوای پێکەنانی حکومەتێکە بەپەلا لەسەر بنەمای ئەنجامی هەڵبژاردنەکان بۆی حکومەتە دروست بکرێت و بتوانێت کارەکان بکات لە بەرامبەر لایەنێکی دیکە هەیە ناڕازیە بۆیە پێم وایە باردۆخە ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزترە بێت ئەگەر بێت و ئەم لایەنانە نەگەڕێنەوە بۆ سەر مێزی دانوستاندن و گفتوگۆکردن و چارەسەرێکی بنەڕەتی بە شێوکی ئاشتیانە نەدۆزنەوە دەبێت پرسی بابەتی هەڵۆشانەوەی پەرلەمان ئایا دەکرێت پەرلەمان هەڵبوەشێتەوە لەلایەن ئەنجومەنی باڵای دادوەریەوە ئەگەرێک هەیە کە وەک دەسەڵاتی دادوەری یا دادگای باڵای فیدرالی لەسەر بنەمای داواکاریەکی پەرلەمان بتوانێت کارێکی لەو شێوەیە بکات چونکە بەڕاستی ئەم پەرلەمانی کە دروست کراوە هەموو قۆناغە دەستوریەکانی تێپەڕاندووە و نەیتوانیوە بە پێی پێویست کار بکات ڕەنگە ئەگەر داواکاریەک هەبێت لەوێەوە دادگای فیدرالی بتوانێت ئەم کارە ئەنجام بدات و هەڵی بوو وەشێنێتەوە و چونکە هەموو ئەو ماوە دەستوریانی کەوا هەبوو کە دەبوایە لە ماوەی 30 ڕۆژدا کە یەکەم کۆبوونەوە سەرۆکی کۆمار هەڵبژێردرێت و پاشان حکوومەتی
نوێ هەڵبژێردێت هەموو شکستیێنە نە پەرلەمان توانی سەر کۆمەڵ هەڵبژێنێت نەتوانی حکوومەت پێک بهێنێت و نەتوانیوێتی یەک یاسا دەربکە لەو کاتەوەی کەوا سوێندی یاساییان خواردووە بۆیە توانین بڵێن بە شێوەیەکی کە پەرلەمان بێکاریگەرە و ڕۆڵی نییە و ئەمەش ئاماژەیەکە لەوەی کەوا ڕەنگە دادگای فدرالی بتوانانی ئەم کارە ئەنجام بکە بە تایبەتی ئەگەر بێت و داواکارێک لە ئەنجومەنی نوێنەرانەوە بێت بۆ دادگای فدرالی لەوەی کەوا ناتوانێت ئەدای کارەکانی خۆی بکات بە باشی کەواتە دەبێت کەواتە ئەوەی عێراقەتی دەدیدن برێس مویەسەر هەڵبەت بەردەوام جبین تێنەکردن تا ئەنجام نینە حتا وڵاتین دەردۆرژی وڵاتین کەنداوی بن ئیران بێ لەسەر خەتێنە کۆ ڕاوشەی چارەسەر بکەن ئالیێن چارچوبەیە هەبندیە و ڕاوتەسە دەر نزیکی هەفتوو بکەن بەس نەک دەر ئەنجام نەبوونە ڕاوش خراپتر بووە کەواتە وەکو تۆ گوتی مەترسی هەیە ڕاوش بتەقین کی بەرپرسە یەکەمە گەلۆژی تەقاندنە vê ڕاوشێ هەموو ئەو لایەنە سیاسیانی کەوا ئێستا هەن هەمویان هەموو لایەنە سیاسیەکان بەرپرسیارن لەسەر بەرفراوانبوونی ئاڵۆزیەکان و لەسەر زیادبوونی گرژیەکان لە نێوان لایەنە سیاسیەکان و ئەو ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمانە چوارچەوەی هەمانگی و لایانی سەدڕیش بە هەمان شێوە بەرپرسیارە لەم بارودۆخی کە ڕوویداوە مەگ ڕنگدانەوەیکی خراپیشی هەبووە لەسەر شەقامی عێراقی بە جۆرێک لە جۆرەکان لایەنە سیاسیەکان هەموو ئەوانەی کەوا ڕکابەری دەکەن بۆ دەسەڵات وە لە ساڵی 2005 تاوەکو ئێستاکە ئەوانن کە دەستوریان دروست کرد ئەوانن پرۆسی سیاسیان سەرڕێگە خست ئەوان بوون دەسەڵاتیان لەوان خۆیان دابەش کرد ئەوان بوون کەوا حکومڕانی ئەم وڵاتیان کە لەسەر بنەمای پشکێنە بۆیە هەمویان بەرپرسیان لەوەی کە عێراق گەیشتە ئەم بارودۆخەی کەوا ئێستا هەیە هەموو ئەم چینە سیاسیە کە هەیە بەرپرسیار لەمە بەڵام ئەگەر یەک کەسانێک دەیانێت کە گۆڕانکاری بکرێت بەڵام کێشەکە ئەوەیە کە ئەم بارودۆخی ئێمە ئێستتی دیین خواستێک هەیە بۆ گۆڕانکاری بەڵام بە هەمان شێوە بارودۆخێکی ئاڵۆز هەیە من ئەمەیە بڵێم کە دەرفەتەکان هەن بۆ ئەوەی کەوا هێشتا بگەیتە ئاستێکە چارەسە بدۆزیتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا لە ئاستی عێراقدا لە ئاستی خزمەتگوزاریەکان لە ئاستی ڕۆڵی دامەزراوەکان لە خزمەتکردنی هاونیشتمانیان شکستی هێنراوە بۆ چارەسەرکردنی ئەم شتە ئەوەیە کە بە سیستەمی حکومڕانیکردن لە هەرێمی لە عێراقا چارەسەر بکرێت و ئەمەش ئەگەر بە ئەنجامدانەوەی هەڵبژاردنەوەیکی دیکە بێت یا لە ڕابردووە هەڵبژاردنە کراوە یاخۆت ئایا ئەگە هەڵبژاردنێکی دیکە برێت کە بەرەو قەیرانێکی دیکە ناڕۆین ئەبێتە مای چارەسەرکردنی ئەمە لە ڕاستی ئەگەر بێت و ئەم لایەنانە بەیەکەوە دابنشن گفتوگۆ بکەن و ڕەکەوتن بکەن و دەخوازم سەرنجاتە یاداویە بکورتی وەربگرم پێشترجی پرسگرێک چێبوونە پێکینانە حکوومەتی گیرو بووە لێ دەست پێشخەرگیان نافخۆیان عێراقی هەبوونەکە پرسگرێکە چارەسەرکردنە لێ نەها لەسەر ئاستێ نافخۆیشی بێگومان دەست پێشخەریانە لێ پابەندی نینە تا چەند گرنگە عێراقی بخوا بێگومان عێراقی بە هەموو پێکهاتێن خۆ بە کورد و عەرەب و سوننا شیعە و ئیتر هەموو پێکهاتان بە خۆ هەوڵ بدەن ئیدی vê ڕەوشە ئارام بکەن تەمە شابکەن کۆمەلگای عێراقی بەشێک نییە لەم ململانە سیاسی کەوا هەیە بەڕاستی ئەم ململانە سیاسی هەیە کە کۆمەڵێک لایەن تێدا بەشدارن کەوا لە بنەڕاتەوە کە کێشەکەیان دروست کردووە چ شیعەکان چ سوننەکان یاخۆت